سڵاوتان لەبێت بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە، زۆر خۆشحاڵم لەوەی کە جارێکی تر بە بەرنامەی مێژووی کۆمەڵەوە هاتوومەتەوە خزمەتەن. ئازیزان هەروەک خۆشتان ئاگادارن لەم زنجیرە بەرنمەیەدا هەر جارە و لاپەڕەیەک لە زیاتر لە نیو سەدا خەبات و تێکۆشانی پڕ لە هەڵسوکەوتی کۆمەڵە هەڵدەدەینەوە، دەرس و ئەزمونەکانی دەخینە بەرباس و لێکۆڵینەوە. مێژووی خەملین و خەباتی ماندووی نەناسانەی کۆمەڵە مێژووی خەبات و بەرەنگاربوونەوەیە لە دژی دوو ڕژیمی پاشایەتی و کۆماری ئیسلامی لا کوردستان. لەو کاتەوەش کە کۆماری ئیسلامی هاتوۆتە سەرکار، کۆمەڵە لە جەرگەی خۆراگری کۆمەڵانی خەڵکی کوردستاندا پەروەردە بووە و بە بەردەوام بەهێزی لە بنەهاتووی ئەوان پەشەستور بووە. ئەو ڕێکخراوەیە لە بارودۆخێکدا دوای 9 ساڵ خەباتی نەهێنی تێکۆشانی خۆی ئاشکرا کرد کە شۆڕشی کۆمەڵان خوازیاری ئازادی و یەکسانی و ژیانی ئاسوودا کۆمەلگای ئێرانی هێنابووە بەردەم خاڵی وەرچەرخانێکی چارەنووساس. لەلایەکەوە کۆمەڵانی خەڵکی ئێران بە شۆڕشێکی جەماوەری لە چنگ دیکتاتۆری پاشایەتی ڕزگاریان بوو و فرسەتی ئەوەیان پەیدا کردبوو کە نەفەسێک بە ئازادی هەڵمژن و لەلایەکی دیکەشەوە مۆتەکەی ڕژیمێکی کۆنەپەرست و دژ بە ئازادی و مافی ئینسان بەسەر سەریاندا دەسوڕاوە و خۆی بە بەدەستەوەگرتنی دەسەڵات ئامادە دەکرد. ڕەوتی ئیسلامی ئەرکی خنکاندنی شۆڕشی ئێرانی واستۆگرت بوو، بەڵام لە کوردستان لاوازبوونی ڕەوتی ئیسلامی و نفوزی بیر و بۆچوون و ڕێبازی چەپ و ڕادیکاڵ و سکۆلار هەبوونی ئەحزابی سیاسی هەلومەرج و هاوسەنگیەکی جیاوازی خوڵقان بوو. کرێکارانی چەوساوەی خوازیاری ژیانی باشتر، زەحمەتکێشانی ڕزگار بوو لە کۆت و بەندی پاشماوەکانی دەرەبگاتی، ژنانی تینووی مافی یەکسان، جەماوەری خوازیاری نەمانی ستەم و هەڵاواردن، هەمووی ئەوانە لە بزوتنەوەیەکی مقاومەتی کۆمەڵایەتی بەریندا خۆیان بۆ بەرەو ڕووبوونەوە لەگەڵ ڕژیمی تازە بەدەسەڵات گەیشتوو کە ئامادەکاری بۆ داسەپاندنی حکمی خۆی بەسەر کوردستانیش دەست پێ کرد بوو کۆببوونەوە. کۆمەڵە لەوەها دەورەیەکدا و دوای 9 ساڵ خەباتی نەهێنی گەشەی کردو بوو بە چرای ڕووناکی بەخشی بزوتنەوەیەکی ڕزگاری خوازانەی خەڵکی کوردستان. ئاسۆی ڕزگاری بەخشی سوسیالیستیە بەرەو ڕووی حرەکەتی شۆڕژگێڕانەی جەماوەری کرێکار و زەحمەتکێش لە کوردستان. ئێمە بەم هۆیەوە لەم بەرنامەیەدا ئاوردانۆمان دەبێت بەو ڕابردووە و هەوڵ دەدەین هەموو لایەنەکانی بە مەبەستی دەرس وەرگرتن بدەینە بەرباس و لێکۆڵینەوە. هیوادارین هەروەک بەرنامەکانی تر پرسوود بێت و لە پێناوی بەرەو پێشبردننی ڕێبازی کۆمەڵەدا زیاتر حەوت بدەین. بۆ بەرنامەی ئەم هەفتەی مێژی کۆمەڵە دوودانە باسە دوو دیمەنی درەوشاوی دیکەی خەباتی کۆمەڵە و کۆمەڵانی خەڵکی کوردستانە کە یەکەمیان کۆچی مێژووی شاری مەریوان و دووهەمیان مانگرتنی گشتی 23 مانگی گوڵانی ساڵی 1389 کە دژ بە ئەعدامی فەرزاد کەمانگەر، عەلی حەیدەریان، مێهدی ئیسلامی، شیرین عەلەمهولی و فەرهاد وەکیلی بوو. هیوادارین کە لە هەر کوێیەکان ساغ و سلامەت بن و مەجالی وەشتان هەبێت تا کۆتایی بەرنامەم هەفتەیەش لەگەڵمان بن. کۆچی مێژووی شاری مەریوان دیمەنێکی درەوشاوی دیکەی خەباتی کۆمەڵە و کۆمەڵانی خەڵکی کوردستانە. ڕژیمی تازە بەدەسەڵات گەیشتووی ئیسلامی بە دوای هاتنە سەرکار و پاش وەڕێخستنی شەڕی نەورۆزی خوێناوی لەسنا بەردەوام بە بیانی و دەستپێکردنی شەڕێکی هەمەلایەنە و هێرش بۆ سەر کوردستان بوو. شاری مەریوان یەکێک لەو شوێنانی کوردستان بوو کە جم و جۆڵێکی دموکراتیکی بەربڵاوی تێدا بوو. ئیدارە و بەڕێوەبردننی شار کەوت بۆ دەست شوڕای شار.
چین و توێژەکانی ئەو شارە لە ڕێکخراوی دموکراتیکی جۆراوجۆردا لە دەوری یەک کۆببوونەوە. خەڵک چەکدار بوون وا خۆیان ئاسایشی شاریان بەڕێوە برد. لەوەها بارودۆخێکدا بوو کە دەوڵەت بوونی خەڵکی چەکداری لە نێو شاری مەریوان کردبووە بیان و پەیتا پەیتا بەهێنانی هێزی تایبەت و چەک و چۆڵی زۆر دەستی کردبوو بە تیارکردن و ئامادەکردنی پادەگانی مەریوان بۆ هێرشکردنە سەر ئەو شارە. فەرماندەی پایەگا بەردەوام هەڕەشەی دەکرد. کۆمەڵێک لە کۆنەپەرستانی منتەقە و ژمارەیەک لە چەکدار کە لە شارەکانی دیکەوە هێنابوونی لا ڕێکخراوێکدا بە ناوی پاسدارانی شۆڕشی ئیسلامی لە مەریوان ڕێخست بوو کە لەو ئەو شارەدا بنکەی بۆ دانابوون. ئەم چەکدارانە بەردەوام بە دەوروبەری خۆیاندا بەبێ ئامان شتەقیان دەکرد و ئاسایشیان لە خەڵک هەڵگرت بوو. خەڵک لەم بارودۆخە ناڕازی بوون و بۆ چارە سەرکردنی لەگەڵ نێونەرانی ئەرتەش لە پادگان خەریکی گفتوگۆ بوون. سەرنجام لە یەکێک لە دانیشتەکانی نێونەرانی خەڵک لەگەڵ فەرماندەی پادگان کاتێک فەرماندەی پادگان ملی بە پێشنیارەکانی نێونەرانی خەڵک نەدا، دەستەی نێونەرایەتی خەڵک لەو توێژانەدا بڕیاریاندا کە بۆ پوچەڵکردنەوەی پیلانی ڕژیم و پێشگرتن بە کوشتاری خەڵک شارچۆڵ بکەن. ئەم بڕیارە دەست بەجێ خەڵکی شاری لێ ئاگادار کرا و شوێنێک لە 12 کیلومتری شار و لە نزیک ئاوایی کانی میران بۆ نیشتەجێبوونی خەڵک دیاری کرا. خەڵکی شار یەک پارچە ئەم بڕیارەیان بەڕێوە برد و شار بە تەواوی بەرەو شوێنی دیاری کرا و کۆچی کرد. لە ماوەیەکی کورددا هەواڵی ئەم حرەکەتە جەماوەریە لە شار و ئاواییەکانی کوردستان دەنگیدایەوە. ئاواییەکانی دەوروبەری مەریوان دەست بەجێ دەستیاندایە ناردنی نان و پێخۆر و یارمەتی جۆراوجۆر بەرەو ئوردوگای کۆچبەرانی مەریوان. زۆری نەخەیاند کە شەپۆلی پشتیوانی کردن و یارمەتی گەیاندن بە خەڵکی مەریوان باقی شار و ئاواییەکانی کوردستانیشی گرتەوە. هەزاران کەس لە تێکۆشەرانی شاری سنە لە ژن و لە پیاو لە شارەکانی سنە و سەقز و بانەوە بۆ نیشاندانی هاوپشتی لە خەڵکی مەریوان بە پیادە بەرەو شاری مەریوان ڕێکەوتن. لە زۆرێک لە شوێنەکانی ئێرانەوە ڕۆژانە پەیامی پشتیوانی، گروپی پزیشکی و دەرمان، یارمەتی تەدارکاتی و تەنانەت هێزی ئینسانی بۆ بەشداری لە پاراستنی ئەمنیەتی کۆچبەران دەگەشتنە ئوردوگا. ئەم حرەکەتە بەم جۆرە تا 13 گەلاوێژی ئەم ساڵە واتە بۆ ماوەی 2 حەوت و درێژەی هەبوو. ئەم حرەکەتە گەلێک دەرس و ئەزمموی بەنرخشی لە فیداکاری لە نێو کۆمەڵانی خەڵکی کوردستاندا پێکێنە. ژیانی ڕۆژانەی ئوردوگا هاودڵی و بڕوا و متمانەی خەڵک بە یەکتر، هەوڵ و تەقەلای بێوچانی خەڵکو و بەڕێوەبەرانی ئوردوگا بۆ هەرچی باشتر بەڕێوەبردننی کاروبارەکان، نەزم و ڕێک و پێکیەکی لە کاتی دابەشکردنی پێداویستەکان گەلێک بەرچاو بوو. ئەمانە هەمووی تێکەڵ بوو لەگەڵ پێکهێنانی کۆر و کۆمەڵی بە حسی سیاسی و کۆڕی شعر و ئاواز و سرود. دوای تێپەڕبوونی 2 هەفتە لە حاڵێکدا کە هێشتا و توێژەکانی نێونەرانی خەڵک بە سەرپەرستی کاک فوات مستەفا سوڵتانی لەگەڵ نێونەرانی دەوڵەت بە سەرپەرستی چەمران کۆتایی پێنهات بوون، بەڕێوەبەرانی کۆچەکە و لە سەرویانەوە کاک فوات بەو نەتیجەیە گەیشتن پێش ئەوەی بارودۆخەکە خەڵک ماندوو بکات ئەو دەستکەوتانی کە تا ئەو کاتە بەدەساتون گرد و کۆ بکرێتەوە و سەقامگیر بکرێت و بە خەڵک ڕابگەیەندرێ و بەرەو شار بگەڕێنەوە. ئەو ئەرکە کاک فوات بەڕێوەی بردوو لا سوخەنڕانیەکی مێژوویدا خەڵکی لە ئاکامەکانی کۆچەکە تێگەیاند و کەش و هەوایەکی پێکهێنا کە جەماوەری خەڵک بە سەر و دڵخۆشی و بە سرود خوێندن سەرکەوتوانە بەرەو شار بگەڕێنەوە. خیابان خروشاوا هستا و زندو خیابان خروشاوا هستا و زندو صدم دستولاش پیکر و رمزی استندجی کویلتی خیابان سنگر خیابان سنگان شری خیت فنگو سری پر لعنده
شری خیت فنگو سری پر لعندش بازار چکونش و دیلم بازار و شکونش و دیلم خیابان چه سخت و چه بردین دل بود خیابان چه سخت و چه بردین دل بود صدن پس چماوا صدن پس چماوا صدن پس چماوا صدن پس چماوا زنگرو خلکی جنگاوگا یادم دبم بابکن یادم بگیش زنگرو خلکی جنگاوگا همیشن خیابان شقامی جاری همیشن خیابان شقامی جاری همیشن خیابان شقامی جاری دیمەنێکی تر لە مانگرتنی گشتی 23 مانگی گوڵانی 1389 لەو ڕۆژەدا کۆمەڵانی خەڵکی کوردستان لە باکوور تا باشوور وەڵامی بانگەوازی مانگرتنی گشتیاندایەوە و لە حرەکەتێکی هاو ئاهەنگ و لێبڕاوانەدا دەنگی زوڵاڵی خۆیان دەشت بە ئێعدامی فەرزاد کەمانگەر، عەلی حەیدەریان، مهدی ئیسلامیان، شیرین عەلەم هولی و فەرهاد وەکیلی بەرز کردەوە و کوردستان شاهیدەی مانگرتنێکی یەکگرتوانە بوو. بانگەوازی کۆمەڵە بۆ مانگرتنی گشتی لەم ڕۆژەدا لەگەڵ پشتیوانی و هاو ئاهەنگی حیزب و هێزە سیاسیەکانی کوردستان و پێشوازی و هاوڕێتی هێزە چەپ و کۆمونیستەکان لە ئێران بەڕۆڕ بوو. کرێکارانی کارگاکان و ناوەندەکانی بەرهەمهێنان و خزمەتگوزاری مانیان گرت. کاسبکارانی بازار دوکانەکانیان داخست. کارمەندەکان لە بەشی دەوڵەتی و خصوصی نەچوونە سەرکارەکانیان. خوێندکاران لە مەدرسەکان و زانکۆکانی کلاسەکانی دەستیان تەحتیل کرد. مانگرتنی گشتی 23 مانگی گوڵان وەڵامێکی ددانشکێن بوو بۆ بەڕژیم کە خەڵکی کوردستان بە ڕژیمی کۆماری ئیسلامیان دایەوە کە پێی وابوو بە ئێعدامی ڕۆڵەکانیان چاوترسەنیان دەکات. بچه ها سلام. دلم برای همه شما تنگ شده. اینجا شب و روز با خیال و خاطرات شیرینتان شعر زندگی می سرایم. هر روز به جای شما به خورشید روز بخیر می گویم. از لای این دیوارهای بلند با شما بیدار می شوم. با شما می خندم و با شما می خوابم. گاهی چیزی شبیه دلتنگی همه وجودم را می گیرد. کاش می شد مانند گذشته خسته از بازدید که آن را گردش علمی می نامیدیم و خسته از همه هیاهوها گرد و غبار خستگی های من را همراه زلالی چشمه روستا به دست فراموشی می سپردیم. کاش می شد مثل گذشته گوشمان را به صدای پای آب و تنمان را به نوازش گل و گیاه می سپردیم و همراه با سمفونی زیبای طبیعت کلاس درسمان را تشکیل می دادیم و کتاب ریاضی را با همه مجهولاتش زیر سنگی می گذاشتیم.
چون وقتی بابا نانی برای تقدیم کردن در سفره ندارد، چه فرقی می کند؟ پی 3+14 باشید با 100+14. درس علوم را با همه تغییرات شیمیایی و فیزیکی دنیا به کناری می گذاشتیم و به امید تغییری از جنس عشق و معجزه لکه های ابر را در آسمان همراه با نسیم بدرقه می کردیم و منتظر تغییری می ماندیم که کوروش، همان همکلاسی پرشورتان را از سر کلاس راهی کارگری نکند و در نوجوانی از بلندای ساختمان به دنبال نان برای همیشه سقوط ننماید و ترکمان نکند. منتظر تغییری که برای عید نوروز یک جفت کفش نو و یک دست لباس خوب و یک سفره پر از نقل و شیرینی برای همه به همراه داشته باشد. کاش میشد دوباره و دزدکی دور از چشمان ناظم اخموی مدرسه الفبای کردی من را دوره می کردیم و برای هم با زبان مادری شعر می سرودیم و آواز می خواندیم و بعد دست در دست هم می رقصیدیم و می رقصیدیم و می رقصیدیم. کاش می شد باز در بین پسران کلاس اولی همان دروازه‌بان می شدم و شما در رویای رونالدو شدن به آقا معلمتان گل می زدید و همدیگر را در آغوش می کشیدید. اما افسوس، نمی دانید که در سرزمین ما رویاها و آرزوها قبل از قاب عکسمان غبار فراموشی به خود می گیرد. کاش می شد باز پای ثابت حلقه عمو زنجیر باف دختران کلاس اول می شدم. همان دخترانی که می دانم سالها بعد در گوشه دفتر خاطراتتان دزدکی می نویسید: کاش دختر به دنیا نمی آمدید. می دانم بزرگ شده اید، شوهر می کنید، ولی برای من همان فرشتگان پاک و بی‌آلایشی هستید که هنوز جای بوسه اهورامزدا بین چشمان زیبایتان دیده می شود. راستی چه کسی می داند اگر شما فرشتگان زاده رنج و فقر نبودید، کاغذ به دست برای کمپین زنان امضا جمع نمی کردید و یا اگر در این گوشه از خاک فراموش شده خدا به دنیا نمی آمدید، مجبور نبودید در سن 13 سالگی با چشمانی پر از اشک و حسرت زیر تور سفید زن شدن برای آخرین بار با مدرسه وداع کنید و قصه تلخ جنس دوم بودن را با تمام وجود تجربه کنید. دختران سرزمین اهورا، فردا که در دامان طبیعت خواستید برای فرزندانتان پونه بچینید یا برایشان از بنفشه تاجی از گل بسازید، حتما از تمام پاکی‌ها و شادی‌های دوران کودکیتان یاد کنید. پسران طبیعت آفتاب، می‌دانم دیگر نمی‌توانید با همکلاسی‌هایتان بنشینید، بخوانید و بخندید، چون بعد از مصیبت مرد شدن تازه غم نان گریبان شما را گرفته، اما یادتان باشد که به شعر، به آواز، به لیلاهایتان، به رویاهایتان پشت نکنید. به فرزندانتان یاد بدهید برای سرزمینشان، برای امروز و فرداها فرزندی از جنس شعر و باران باشند. به دست باد و آفتاب می سپارمتان تا فردایی نه چندان دور درس عشق و صداقت را برای سرزمینمان مترنم شوید. بەڵێ بینەرانی ئازیزی بەرنامەکەمان، لێرەدا بەرنامەکەمان دێتە کۆتایی و باسکردن لە دیمەنەکانی خەباتی کۆمەڵە و جەماوەری خەڵکی کوردستان بەمانە کۆتایی نایەت. زۆر سپاس بۆی کە تا کۆتایی لەگەڵمان بوون و هەر شاد و سەرفراز.